بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم سڵاوتان لێبێ و بەیانیتان باش بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی. سپاس بەخوام ڕۆژ دەرفەت هەبوو لە خزمەتتان نابین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژ لە پەیامەوە بە هاوکاری هاوکارانم. گەر خوددا دەرفەتی دا و هیچ گرفتێک ناتە پێشەوە ئەمڕۆ قسە لەسەر دوو تەوەری جیاواز دەکەین، یەکێکیان کێشە و گرفتەکانی میوەفرۆشانی پارێزگای دووهۆکە، ماوەیە کاوانیش کۆمەڵە کێشە و گرفتیان بۆ دروست بۆ سەرباری ئەو بارەدۆقە قورسەی ئابووری و وەروە تەندروستی و بگرە سیاسیش هەرێمی کوردستانی گرتوێتەوە بەشێکی زۆری سێکتەرە جیاوازەکان و شوێنی کاسبکاران تووشی کێشە و گرفت بوون. ئەم ڕۆژەقەت و وەروەها تەرکیز لەسەر کێشە و گرفتەکانی میوەفرۆشانی دۆک دەکەین کە ماوەی چەند ڕۆژێکە کۆمەڵێک کێشە و گرفتیان هەیە با بزانین ئەو بارەدۆخەی ئەوێ بەکوێ گەیشتۆ. لە تەوەرێکی دریشدا ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنگ و باسێکی زۆر گرنگ هەیە کە ئەویش باسکردنی موچە بندیوارەکانە یاوە خۆت لە پرۆژەی چاکسازی و لابردنی ئەو کەسانەی کەوا بە شێوازێکی زۆر نایاسایی و زۆر ویژدانانە سوود وەردەگرن لە موچە و وەروەها لە داهاتی ئەم وڵاتە بێەوەی ڕۆژێک ئەو پارەی کەواوەری دەگرن بۆ وەزیفەیە لە وەزیفەیە ئیشان کردێ. لەم ماوەیە کۆتاییە لێژنەی فتوای هەرێم یاسا فتوایەکی دەرکرد کەوا هەر کەسێک موچەی بە خانەنشینی وەربگرێت و بە نایاسایی کرابێ یاوە خۆت زیاد لە پێویستی وەربگرێ یا خۆت ڕۆژێک لە ڕۆژان ئەو ئیشەی نەکردبێ ئەمە موچەکەی نایاساییە و وەروەها گوناه هەوەکو دزیکردن وایە لە سامانی گشتی. میوانێکمان دەوێت بۆ قسەکردن لەسەر لایەنە شەرعی و ویژدانی و ئەخلاقیەکەی ئەو کەسانێکەوە ڕەنگە تا ئێستا نەشیان زانی بێ یاخود پێیان وابوو بێ ئەمە ئیشێکی باشیان کردووە و وەروە کۆمەڵێک مبەڕێ هەیە بۆ بۆەوەی مستەفید بن لەم جۆرەی لە داهاتی وڵات. بۆیە ئایزانم هەڵ دەدەین لەسەر ئەم تەوەرانە قسە بکەین بە پیکات و بەپی مەجال هەر بابەتێکیش گونجاوێ ئێمە ئازیزان لەگەڵ پەیامێران بتوانین ئەگەر ڕێککەوت قسە بکەین. بینەرانی بەڕێز سەرەتاش بابزانین با بڵین پێشبینەکانی کەشوهەوا لە شار و شارش هاوینی ئەم ساڵتایەکی گەرمی زۆری بەخۆیەوە نەبینیوە بابزانین گۆڕانکاریەکانی ئەمڕۆی پلەکانی گەرما لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان چۆن گۆڕانکاریان بەسەرداهاتوە.
ئازانم دووبارە سڵاوتان لێبێت بە هیوای ڕۆژێکی خۆش و تەندروستیەکی باش ئەوەندەی تەرکیزم لەسەر پلەکانی گەرما و وەروەها جەوی کەشوهەوای هەرێمی کوردستان بوو. دیارە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان هێشتا لە بارودۆخێکی فێنکان بە شێوازێکی گشتی گەرماکە زۆر تینی نێناوە. بە هیواین هاوڵاتیان بتوانن پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. ئەتوانم بڵێم ئەم هەفتەیەکی ئەستیارە بە شێوازێکی زۆر فراوان پەتای ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆتەوە. ئێمە دەکەین هەمومان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین و تا بۆمان بکرێن نچینە ناو قەرەباڵغیەکانەوە و تا بۆمان بکرێ لە کاتی دەرچوونیشمان دەستکێش و ماسک و دەمامک بەکاربێنین بۆ ئەوەی خۆشمان و خانەوادەشمان و کەسوکار و هاوڕێ و هاوڵاتیان و هاونیشتمانیانمان بپارێزین. وڵی ئایزان بابزانین ئەی گۆڕانکاریەکان لە نرخی دراوە جیهانیەکان و بە تایبەتیش دراوەکانی وڵاتانی دەوروبەرمان و دراوی عێراقی بەرامبەر بەوان ئەو بەرز و نزمیانەی ڕوویداوە چۆن گۆڕانکاریان بەسەرداهاتوە. ئایزانم لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەمانەوەیە قسە لەسەر کێشە و گرفتەکانی سەوزۆمی و فرۆشانی پارێزگای دوهۆ بکەین بۆی بزانین ئەم کێشانە و گرفتانە چین و هۆکارەکان چین وەروە ڕێگە چارەکان چین بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە دهۆکەوە میوانداری زۆر بەڕێز سەباح باپیرمان کردو سەرۆکی لێژنەی کشت و کاڵ لە ئەنجومەنی پارێزگای دهۆک. کاک سەباح سڵاوت لێبێ و بەیانیت باش گەر لەوێەوە دەست پێ بکەم کێشە و گرفتەکانی سەوزە فرۆژان لە پارێزگای دهۆک لە چیەوە سەرچاوەی گرتووە. بسم الله الرحمن الرحیم اسپیداوی و بینرت کانال پیام خوش بتن راستی بابت سوزا و میوه و جوتیار کشک سالانه اجه داخله و اوجی یک وید که هینتن کو حکمت هرم کردستان نبونا پلان قواضح بی باریده چنکی اف بابته و چندهان ساله کو هر سال جوتیار و بان معانات تكون وقت بته وقتی برهم ایوانا کو برهم ایوان پشوازه که آمجن کمیه که زیده تیتا برهم اینات بته اگر هنده کو تسویق نبتن قناعتا من اف بابته اگر سرکی اف خالد خارن از بحث کم خالا که اویا کم آمده بکری نبونا پلان قواضح حکمت هرم کردستان دیار حکمت هرم کردستان وقتی تو تدویتن پشتوانیا جوتیارا که ام کرد چاندنه که ویا بتن تا پلان که بتن دا بشکرنا بجن برهم اینانا یا برهم جوتیارا سر آست پارزگی ها و سر آست قضا شرخی و هر وصا پلان دانانا کو ام بجن او کمیا کو تو برهم اینی تو زانی کاشند حاجت تپوهیه خلاص بابت نبونا تسویق کو ام بجن تو وقتی تجهک نبود تو لفروشی بس تو برهم بینی پشتوانی بیت کرنو یعنی کمیه کام بازن تو برهم اینی بیکو تو تسویق هبتن خالاتی اوه کو نبونا هماهنگیت نبین وزارت دابون من افریقا بابت یعنی برهم اینانا یا برهم چاندنه کار وزارت چاندنه بس بابت تسویق کار بونمون دسته و برهنای بابت وزارت بجن بازرگانیه نبونا هماهنگیت نبین وان وزارت اوجی اگر که دیه کیم بونا دعم بجن پشتوانی حکمت هرم کردستان بو کرد چاندنه کو دیار و چندهان سال احتمال هی او رجا یا دیتا یعنی تخصیص کردن بو کرد چاندنه احتمال نبود 2 3 ساده خالش همیا گرینگتر اوه کو حکمت هرم کردستان يعني اعتماد وان يعني درجه ايكل سر بابت يغازي بابت ينفط ابو اگر هندكو گرينگي نداد و چكرت دي و بت اگر هندكو حتى يا شميا خراب ترجي او کو افروكا خراب كرنا گوندت من نپشتوانيا جوتيار شرخكي و شرخكي دي وجي اف الدنيا کا خلقي وقت تو خدان موشكي دي و بت اگر هندكو کار نكاتن او هم بونه اگر کو ام بجين يعني كرت چاندنه په درجه شم بجين سر است هرم کردستان بگیش
روسی تایبەتیش پارێزگا هۆکێ کە بژین یعنی ئاساوارت خراپ هەبن ئەڤروکە پارێزگا هۆکێ بۆ نمونەکە تو بسەکێ بەرهەمێ پتاتا مثلا پارێزگا هۆکێ ئەڤروکە تێرا عێراق هەمیە باشە وەختە تو بەرهەمتینی بێت و بزانانی کات پشت سوهەی دەشەی ئەوی بەرهەمی يعني بازارێکی بوو ببینی إذا معناوێتە پلانێکا واضح نینە شرەخێکی بە ئەوە ئەم بژین هەیگە بەحسێک يعني حکومەت بکەین وەکو حکومەت بەس ڕاستیژی هەندە جاژی ياش هميا جرينترجي كو ام بجين وكو هاولاتيجي احتمال يعني شي بجين حتى كي بابت كي تدهي بابت يا مثلا حدودا كو امزاني افريقيا هر صالح حكومت هرم كردستان باجل سر برهم جدر و زيادت كتن وكو وسيله بو دعم برهم خمالي بس قناعه من اذن ريكاره بوچي چنكش رخي او برهم تن هر بريك نياساي داخل بتن وقت داخل بتن احتمال او بوجا يا تتا دست نشان كرن جنايت ورگرتن شخص دیوژی کو او شن بجین یا درس او کو وقتی برهم خمالی تتن مادام او برهم خمالی حکمت هک پلان کا واضح حبت بزان بون فلان برهم خمالی تیراه ارما کردستانی هيا اذا محتاج ناکت نه باجز دکی بلکه رگی گیری او برهمش در و هرما کردستان داخل نبتن و وری قادر است لو ما هکت وان همی کارا بس حکیه مثلا اشکارا سرکی بابت نبونا پلان کا واضح شکبت هم کردستانی بس جزء اجی يعني ام بيجي جوتيار جي احتمال هي هندجا بونمونه نشانه مثلا بابت راگهاندن دا يعني کاری که باش بکن کو برهم خو پیش کیجی خلک بکن وساکو يعني برهم وام کرتن کو امزانی گلک برهم الهبرکه هرما کردستان تو شی بيجي سر اس دولی مثلا بونمونه افریقا ولا بابت منی بس بكون مناسب بحث كان بابت هنگوینی يعني سر اس يعني جهانی يعني الرزت اکی و دویتتن اذا ام نشانه يعني ام بيجن وكو جوتيار خالدي افا کو بابت ام بيجن جوتيار داگرتن مثلا تعلیب یا کاری خو احتمال اوجه هنده جد بده اگر هنده بشوازه که وسط و عرس نکی خاله کده خاله دیجی از بیشن بابت ام بیشن هستا جهد آخیه ام بیشن هستا یا نتویل دف محکمت هرما کردستان ولی کری کو اف حسنه مینتن کو افریقا گلک دولتا وقتی برهم خمالی هبت و برهم بیانی هبتن حوالاتی چتن برهم یه خمالیت کردن بلا گران ترجیبتن و بلا کوالیتی ویجی خراب ترجیبتن بوچی دا پشتوانیا يعني ولات خوب كاتن دف ما جهد اخيك وحس انه دف ما انت يلا واضحين بالعكس احتمال در ما يجدر و يبياني جران ترجي ام تشيند كرين وام ي خمالي ناكرين وفجي اگر هندي اكوان بجين همي وقت يكون بن وكو اگر بتا اگر افریقا اف آرشت نکل سر از هرما کردستان بتایبتی سر از پارزگاد هوگی کو ام بینین چند هر روزه که چند ویدیو درت کردن کو خلق افریقا باجان کان خياران بجن شتي خو پاوت سر شارع کس نکردن ام بهای که وصا کم يعني بيت افروتن يا شم يا جرين ترجي افاكو ابن حكمتها خوجي اسب احتمال بيقبل لهم الويجي بكين كو افريكا بابت يعني همانجتنا بين اويت فروشت و اوي جوتيار قالك تو تبيني بونمونه كيلو باجان احتمال هي يعني جوتيار دي فروشت 750 تو دشيني تو مثلا عفوا بربع احتمال تو تشيل بازاري ب 1000 كيكري اذا معناه افنا نامانجيا نا كنترول كرنا بازاري افجي اجرك احتمالات بتا اجر هندكو شم بيجي بشتفانيا برهم خمالی جوتیار نیتکرد. زور باشه سیدا صباح يعني آریشکانت زور بجوانی دز نشان کرد گرفتکان سالانه دوباره دبنوا درسته بس يعني حكومة شما بلانية يعني راست حكومة بلانية بس بنيت يعني أو نيتت شيء ولا حكومة دكا بدم داواي مثلا برهمي جوتيارانا ونبي شما همو صالح أما دوباره دبته يعني اسا جوتيار دبي چیپکا يعني یا دبي وازل زراعت کردن بينه یا خود دبي حکومتیش بدم داواکاریەکانی ئەوانەوە بڕوا یعنی ئێوە وەکو حکومەتی خۆجیایی لە پارێزگای دهۆک هەرچەنە کێشەیەک هەموو کوردستانی گرتوێتەوە بەس ئێوە چۆن پشتیوانی لە ڕەنج و ماندووبوونی ئەو با بڵێن جوتیار و فەلاح ناڕازیانە دەکەن. يعني بسيارة جه خدا بابت حكمتها يعني هرما كردستان مع ما جا بيكر أو شم أجرت أو بونا أجر بابت بسيار بتأكيد بوشيناكه طبعا ما بسيارش حكمته تذكرها هكذا بحس حكمته خو جيب كان راسيه في شبير نكين او خالت من اماجا كرين همي نجري حكمته خو جيبه بونمونه هكذا بس حكيت قد ذكرنا اننا برهمج جدار و نا بريارا يعني مثلا بونمستر اصل حكمته خو جيه حكمته ما كردستان بابتن بابت نبونا همان جيتنا بين وزارات او سر اصل وزاره بتتكلم نبونا بلانك واضح سر اصل هرما كردستان كو افريقيا بونمونه بطاط الباريزگاه هوكي تيرا كردستان
کردستان و عراق هم یعنی خلاص اذا معنوی وزارت پلان کبتن بون مول الهوری رو سلیمان حلب چه پتات نه تشاندن اذا اف يعني اوريشت ما بحث كين همي سر است حكمه النسر حكمه خوجهينه لو ما جب قناعتها من يعني اف بابت يابت سر است شم بجن هرم كردستان بيت شارسن كو حكمه هرم كردستان راس احتمال حكومه خوجهيجي يعني بشكش بس برپرساتيرات كتن حكومه امجه بكيري كو احتمال سر است کاچاو ام بجن سر است هرم کردستان دا بشکرنا برهمی ام بجن سر است پاریزگاه بده دا بشکن هر وصل سر است پاریزگاه و سر است قضا بده دا بشکن کو هندك قضا احتمال برهمکی برهم بین قضا کدی برهمکی کو افریقا احتمال تقلید جیت چد بتن بابت جوتیار داد بین تشتکی دا احتمال مفاجئ باشه بجت واجد ده بخاطر توجه جوتیار همي بروي اتجاهي شو اوجه هر نبونا بلان مثلا السر است حكمه خوجهي لو ما بجن اف همي كون بتن کو لو مال یا سرکیل تذکرن ام بجن حکمت یا چک راستی نبونا پلانا کاسا ام بجن بیگاوی فی حالت دا یعنی شیم بجن چاره سری چیه یعنی مثلا چاره سری بشک جه گریدای بجوتیاری و معامجه پیگر کو بابت برهم اینا کا باش کوالیتی کا باش راگهاندن کا باش بو برهم خو داگرتن کا باش و یعنی عرض کردم شوازه که وسا کو بت اگر هند کو منافسه گلی برهمش در وب کتن بس یا سرکی اوه کو ام بجن گریدای بابت حکمت و حکمت شد کتن في بواريدا ایک ما ماجه فکر بابت میزانیا حکمت هرم کردستان بو کرت چاندره کو جه داخل چنکی مغازه های مهمی کرت دیت پاش و یخستین هرم کردستان افریقا ما چاندره های معرده که باشه های ما آوا های ما کست باشه ما آخا کا باشه های بس حتی اون که ام کرفس و باجن که خوش سوریا و ترکیه ورگیت اول داخل دلی هندکو ام نشینه فایدهش عرض خوب کین و طبعا هر اگر اوکو ما ماجه فکر بابت احتمال سر غازه و افریقا غاز جی اف سر و برن که تجیتو برهمه و تا خارج کو افریقا فهم قیرانت السر آسر و دوری تایبتش او دولت کو ام بجین اعتماد اون سر غاز شف همي آریشه بو چه بول لو ما افریقا حکمت عرب کردستان فعلا في برهند بشتن کرتی چاندنه بکتا و کو با پازدار کو پشتوانه کو پاشروج بتا و کو بدیل یک بابت یه گازه اول دب چه تکرن او یک بابت میزانی کو ام بجین پشتوانیا یا جوتیار ام بجین میزانی بت از تکرن دو افریقا گلک دولت جوتیار وقت يعني برهم خو برهم تن حكا خو خسارات جبتن حكمت يعني تعويض او خسارات كتن اذا وقت جوتيار كار بكتن حكا مفاجئ بركتن ان قازانج بتن بوي بتن حكا خسارات بو حكمت بو تعويض كتن دي باز درهم بس حكا از جوتيار بم 3 سال از باجان که بچینم بشتینگه سالا سه هر 3 سال خسارت من سالا 4 اسنا چینم خلاص اذا معنوي من امل لما كود از فايده جي كم اذا معنوي اف من يعني شين بيجي جوتيار كوش انا هل بده بشتینگه کار بكتن اذا بابت دعم جوتيار بابت هماهنگی ما بس كري حالش هميا گرنگتر افریقا کار حکمت هرم کردستان بابت تسویق ببینن تسویق چه تکرن دو خالا که اوه کو تو محاوله که تسویق ام بجین بازار کی بو برهم خوب بینی حکمت یا مرکزی چل دولت جیران کو افریقا تو چه در یعنی گلک برهم حکمت هرم کردستان تو چه در خیاش در و خالا دی اوه کو بابت تعلیب کردن مواد کو جهه داخل مثلا پارزگاه دو که یک تعلیب معمل هبو او معمل جهات خراب کردن افریقا بین شقاب و چند کسی که مفاجئ برگردن کو شیناکو جوتیار پارزگاه دو که همین فایده شه بهتر برگردن لو ما هم بجین بابت یک کارگاه خالا دی اوه کو کم کردن روتین اداری کو افریقا مثلا بنمونه کارگاه یعنی بری 3 سال کار سرت هاتا کردن دفرا با مرنه کو کارگاه یک بده شکرن بو مثلا بجن عصیلت سیو وانا حتی اون کنه هاتا جای کردن آریشه چه بابت که اداریه ولا بابت عردیه و شهاده وزارت الزراعه ورگیرن دو شهاده یعنی حتی وان بابتا اذا نهلان روتین اداری یعنی تسهیل کردن اداری اوج بابت که حالا کادی اوه کو ام بجن وکو جوتیار وعي خلقي ام فعلا دف يعني زياده كان طبعا هميلا السياسي وحكومات يعني دزگاه راگهاندنه و حوالاتی و مساعد آینی همی به سر هنده کار کن که افریقا ام يعني پشتوانیا بر همه خوی خمالی بکن بر همه خوب کرین شینا بر همهش در وب کرین افریقا بر همه ما پاقش تره یه تندرستی تره ما مثلا مثيقتها خراب نبويا نهاده تعليب كرن اما طبعا وقت از بحث برهمي كم حتى بحث مثلا ماصف كت بحث بنيش كت بحث گوشتي كت بحث هر بابا كيف هيك يا ما باشتره بس بوش امناكني حكومه قلت اف اريش ما هي اما همي عند بجم ريكارن هكا بين بكارينان از بخنا عطا من امدشين بتر پشتوانيا جوتيار خوكين ياش هميا گرنگ تلجي اوه کو افریقا نبونا بجم پشتوانيا گوندا کو افریقا جه داخل افریقا اجبر وان بجن بابت
سیاسی و تدخلات شنبه دولت زور باشه سیدا صباح یعنی آخری ما کردستان دبو اگر نه گله گند بین شول کردن کو اوش کارت که نخو هر سر جوتری چی که افرو کدی چتا گند خو احتمال نزاندن حتی تو مایا سال دشتر برهم خو برهم میتن آن دشویر جلا کدی ایتا باجیر چی که نشتر برهم خو بر ناکوکی ایران سیاسی و حتی تو ماهی وجا همین اگر کو از بجم هک بین جارا سرین بین اگر کو ان شاء الله پشتوانیا کارت چتر بده كرنو اف اوريش تكون كما ام اهميت بينين كم ترليبين زور باشا سيدة صباح يكيك لو نقاطعني بس كرد كاتوانو بلا يمله همو هرمي كردستان او آريشي هي اوش روتينا اداري دروس كردني بابلين شركات وروها شويني دروس كردنية تا كمبوتي اگر چه تماته به چه بروبو مكاني پاقلمنيكان به اما رنگا پشتیوانیەکی باش بۆ جوتیاران بۆ ساختکردنەوەی بەرهەمێ جوتیاران ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگا ڕەنگە ناتوان کاراسانی بکەن ئەو ڕۆتینەی داریە کەم بکەنەوە لەگەڵ تاجیر و بازرگانەکان و سەرمایەدارەکان قسە بکەن تا چەند مەسەلەن شرکتێک چەند کۆمپانیایەک هەبن بۆ بەرهەمە ناوخۆیەکان بەرهەمەکانی لە قوتونان ئەمە توانم بڵێم زامنی ساختکردنەوەی بەروبوومی کشتتوکاڵی هاوڵاتیان دەکات ڕەنگە ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگا و حکوومەتی ناوخۆجەیی ئەگەر بتوانن کاراسانی بکەن دەرفەت بدەن ئۆڤەر بدەنە لایانی با بڵێن دەوڵەمەند و سەرمایەدارەکان ئەمەش ڕەنگە پشتگیرێکی زۆر ڕاستەوخۆ بێ بۆچی مەسەلەن هەوڵتان نەداوە لەمە زۆرتر یعنی تەرکیز بکەن بسیار گلک جوانه یعنی ام دتشکیش بیر نکنه که افریقا هرما کردستان گلک بحث بابت ال مرکز اداره تکیرون بابت شور کردن دا صلات تکیرون بابت دانا دا صلات بو پارزگاه و انجمن و حتی تو ماهیه جه داخل هرما کردستان افریقا ایکش آریشید سرکی اوه کو مرکزیت که وصله کو همین تشتگیری داینه حکومت و افریقا حتی دانا پارچه که عردیجی افریقا گلک یعنی ام بجن پارزگاری دا صلات نه پارچه که عدید دتا حوالاتیه کو بخوانه کلی چکتن اوه همی اگر هنده بویا کو احتمال هنده خالتی هات منکرن بس پشتینگی اوه در انجام ولی هات کو یاسا انجمنت پارزگاه جمعه 2009 شخصی و دا صلات انجمن گلکت کم کردین آن بجن گلک لاواز رو کم شخصی و حکمت هرم کردستان جی قروخ کردن همی دا صلات دست خدا بو اگر هنده کو افریقا او اماجات پیکری بابت حتی پارچه که عردیه بتن مصالحه یا بتن وزارت یعنی شن بجن بریار سربتن اوه راستی اوه ایک شو خالای کو ام گلجات بجیل پارزگاه تو که احتمالش همیا پترش همی پارزگاه تجی پتر فایدهش بی بابتی بکتن بابت ال مرکزیت چکیش رخکی و گلک بجین برهمه که باش با هرما بو پارزگاه تو که شخکی و خرجیت و گلک کیمن و او تشتت ما بحث کیم بابت گازی کو اویگا 4 سادش گاز هرما کردستان پارزگاه تو که بابت جهد گشت گذاری یعنی گلک جهد باشه تن بابت چاندن کو افریقا گلک برهمه بونمونه باجان پتاتا یعنی ایکی سر آسپ یعنی تریه سر آسپ هرما کردستان اوه همین دبت اگر هنده کو یعنی پشتوانه که بتن بجاله کت بجم اف یعنی قرخ کرد صلاتا ام بجم مرکزیه یا تند یا هرما کردستان هی یا ولی کی کو افریقا د صلات الحکومت خوجی نبن همین تشکیل دای وزارت و بت اگر هنده و کو رگرک و گلج ان بجین اكش مفوت لا مرکزیت اوه افریقا اكو افنك عربی بشتن اهل مکه ادرا بشعابها افریقا انجمن پارزگاه کارگیری پارزگاه پتر زانتن که افریقا پارزگاه چه بدوی چه پروژه و کو رزبندی و کو اولویات پروژه اذا می حل ده خصمت بس افریقا وزارت وقت پروژه دانتن احتمال پروژه کی بود هو کی دانتن نگلکی گیرن بتن و پروژه کی گلکی گیرن که بتن بحث نتکن لو ما او ما جت پیکی گلکی جوانه بس راس جهه داخلی افریقا اف مرکزیت الهرم کردستان هفت صلات همین دست وزارت و هندجان نه بس وزارت بلکو یعنی سروکی انجمن وزیران یعنی حصرا و بده اگر هندکو گلک جا آریشت مازن چمن اوجی ایشوان آریش زور باشه سیدا صباح درفت ما نزور کما و دموی کوتا پیامی برستان وکو سروکی لجنه انجمنی پارزگای دهوک انجمنی کشتوکه لجنه کشتوکالی پارزگای دهوک وروه کوتا داواکاری چه اگر فلاح و جوتیارەکان لە بەڕێستانی کردبێەوە داواک تۆ بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ سەری خۆت وەکو کۆتا داواکاری کۆتا کۆمنتت لەسەر کێشۆگرفتی جوتیاران و وەروەها سەوز و میوەفرۆشانی پارێزگای دۆک. سپاس بو کانال ها بو درفت راستی بابت یعنی شم بجم پیام من دو ماهی جاره کادی مواجهه با حکومت هرم کردستان یعنی بو سه خاله ای که افریقا هم بجن تشتت یعنی بجن یه پلزن بابت
نه زیده کرنا باجه بلکو گرتنا سنوراش هر برهمه که افروکه امزانی و حکمت هرما کردستان برهمه و تیرا هیا بیتا گرتن خلاص او شرحکی و وکو پشتوانی یک بوان جوتی تو ضررمند که افروکه هرما کردستان يعني آمار بوبيتا كرون فعلا حكمت وكو پشتوانيا که حكيا كيم جي بتنقل امزان وضع حرم كردستان في غاوي وخيران داريات ده بس هر شاب تو پشتوانيا تدا بتاكرن سي پیام من بو حولاتي حرم كردستان جي اويا كو همي محاوله بكين برهم خمالي فكرين وپشتوانيا لبكين وام بنا وكو شمبجن ريكارك وام بتر پشتوانيا شمبجن جوتيار خو بكين تفردا كو او ضررات كفتن اقل شي هكم نشين نهيلني اقل شي امكن بكين زۆر سپاس بۆ بەڕێز سەیدا سەباح باپیر سەرۆکی لیژنەی کشت و کاڵ ئەنجومەنی پارێزگای دهۆک کەوا ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمان بوو بە هیوای چارەسەرکردنی تەواوی کێشۆگرفتەکانی جوتیاران لە هەرێمی کوردستان و هەروەها چارەسەر و ڕێگەدۆزینەوە بۆ ئەوەی کشت و کاڵش بێتە بەشێکی گرنگ و سێکتەرێکی گرنگ لە بەرهەمی ناوخۆ و بەرهەمی جوتیاران بێتە داهاتێکی گرنگی ناوخۆ بۆ سەرچاوی داهاتەکانی هەرێمی کوردستان وەڵایزان ناوبڕێکمان هەیە و دێنەوەلاتە توپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام توپ ئارت. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن چێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن چێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا. ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. توپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام توپ. وڵایزان فیچەرێکمان هەیە بینەری دەبین و دوایی دێنەوە خزمەتتان.
سەرەتا بە خێراتی کەناڵەکەتانەکەین بۆ ئەم دەڤەری پیرە مەگروم ئێمە ئەم ئاشە سەرەتا لە تیەکەین مەقسەد فەلاحەکە هێنێ لەستەرەوەی کاتە ناو ئاشەکەەوە ئەم نەوعی جیاکاتەوە ئەمە نەوعێکی ترە بە جیاواز لە کونێشی ترەوە دێ لە بەشێشکەوە دێ ئەمەشیان بەشێکی ترە هەر پەیوەستە بەو ئیشەوە ئەمەشیان بەس حەشەراتە سنە سنوورەکەمان سنێکی زۆری هەیە تێگەی لە من ئەمە بەشێکی ترە کە ئەم نەوعی تایە ئەمە نەوعی داسووی پێڵێن لای ئەم نەوعی زۆرە بەشێشکەی هەیە کاوکۆتەکە یەکرێ بەشێشکەی هەیە هەر عینە شت کاوکۆتە و نەوعی شتریش تێکەڵە بەشێشکەی هەیە کەسەری هەیە ئەوەی شکاوە بە جیا فڕێدە بەلاوە یعنی چۆن ها لەبارەی چیەوە ئەم نرخی دەستگاکە بۆ فەلاح تەنی 15,000 بەڵام گەرمەکەی گەرمێکی نمونەیە شتێکی زۆر باشە دەرەجەیەک دێتەوە لە چەندین بەشە بە دەرەجەیەک دێتەوە بەس ئەگەر ئەمانەی لێ نەگری ئیسفادەی نییە گەرمەکە هیچ ئیسفادێکی لێ ناکەی فەلاح سەرەتا بەناوی کارگەی دووبراوە بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم کارەکەمان لە ناحەی پیرەمەگرون لە سنووری قەزای دوکاندایە لە مەنتیقەی سەناعی پیشەسازی پیرەمەگرون ئەم کارگەیە چەند ساڵێکە بیرمان لەوە کردووە کە ئەم کارگەی بێنین بۆەوەی کە فەلاحەکان و حکومەتیش وەکو سوودمەندێک سوودی لێوەربگرێ لە ماوەی چەند ساڵێکدا توانیمان ئەم کارگەی بێنین ناو سنوورەکەمانەوە بێنی ناحەکە بەڕەسمیش لە ساڵی پارەوە دەستمان بە یشکردن کردووە سپاس بۆخوای شێشی باشەیە و فەلاحەکانیش سوودمەند بوون لێی ئەمە بەشێکە ئەمە بەشێکی ترە ئیتر نەوعی زۆرە ئەمە بەشێکی ترە ئەمە خاص حەشەراتەکەیەتە هەموو حەشەراتە ئەمە حەشەراتێکی زۆری تیا ئەم سنوورە یەکجار زۆرە زۆربەی فەلاح زەرەرمەند بۆ بەبوونی ئەمەوە ئەم ساڵ ئەمەش نەوعێکی ترە ئەمە داسوەکەیەکرێ تێگەشتی ئەمە هەر بەشێکی ترە ئەم داسۆی دێتە دەرەوە بەس ئەمەیان زۆرترش بەشەکانی تریشی تێکەوێ ئەمەیان کایە کا و گەنمی زەعیفەکەی لاوازەکەی لێرەوە دێتە دەرەوە ئەمەش هەر عینە شت بەس تۆزێ لەو پیسترە ئیتر چەندین بەشەیە بەس ئەم ئاشە سیفەتێکی زۆر باشەیە ئەگەر هاتوو بەم ئاشە پاچی بکەی فەلاحەکە ڕزقێکی پاک و تەمیزی دێتە بەرهەم و ئیشەڵا بەرهەمێکی جوان بۆ سایلۆ بۆ خەڵک و بۆ جەماوەریشە ئەم معاملە لە ئەڵمانیاوەیە لەگەڵ تووشە ئیشتراکی ئێمە لە تووشەوە هاوردەی کوردستانمان کردووە لێرەکانەکە ئیش دەکەین ئۆپەرێکمان هەیە گەنمی تێ دەکەین نزیکەی 40 بۆ 50 تەنێک گەنم دەگرێت لەو ئۆپەرەوە جیازمان هەیە گەرمەکەڵ دەگرێت و دەیخاتە ناو معاملەکەەوە لەوەکانە بە بێژنگ دەست پێ دەکا بە بێژنەوە و پاکردنەوەی گەرمەکە بە چەند مەرحەلەیەک
لە مەرحەلەی بێژنگەکەەوە کە ترازا دەچێتە بەشی هەواوە لە هەواکە و پیسەی کە بە هەوالا دەچێویش لە دەڕوا دوایی چەند بەرینەیەکمان هەیە ئەو بەرینەش کار لەوە دەکات کە هەر پیسێک ماوە پاچی کاتەوە و دواتر بۆ فەلاحەکە گەنمێکی نمونەی دەرچێ و لە سایلۆ سوودمەند بێلێ هەروەها بێتەوە چەند سوودێشکەشی هەیە یەکەمیان وەکو هاوکاریەکە بۆ حکوومەت کە کەتی تایبەتە دەتوانێت چەند کەسێک لێرەکانە دائیش بکا و سوودمەند بێلێ ئەمەش کاری دامەزرانن لە کۆڵ حکوومەت دەگاتەوە تا ڕادەیەک هەروەها سوودی تەندروستیشی هەیە کە چەند بەشێکی هەیە دەتوانێت و تۆزە بگرێ و کامەش تۆزەکە زەرەدێکی زۆری هەیە بۆ سەرەتان بۆ نەخۆشیە کوشتنەکان زیاتر ئەم عملە لە توانای داهەم تۆزە بگرێ و جای بکاتەوە نەهێڵە زەرت بە ناوچەکە بگە و بە تەندروستی خەڵکیش بگە. ئەمەوە تۆزەیە کە باسمان کرد بۆ نەخۆشی کوشندە زەرەدی هەیە و لێرەکانە دەتوانین پاشی کەینەوە ئەمە زۆر شتێکی خراپە بۆ لایانی تەندروستی هەروەها دانێش کەشمان هەیە لەو دیوە کە هەر هەمانیش دەکا و زیاتری دەگرێ ئەم چاوەشمان هەر هەیە کە ئیشی تۆز لێکردنەوەکە دەکا و ئەمانە لێ دەکاتەوە هەم بۆ گەرمەکە باش و هەم بۆ تەندروستی ناوچەکەش سوودمان لێ وەرگرتووە کە لێرە و کرمانە ناو ئۆپەرەکە بەم مەرحەلانی کە باسمان کرد تێپەڕ دەبێ وە لەم چاوانەوە پیسی لێ دێتە دەرەوە ئام پیسیانەیە ئەوەی کە پێشتر باسمان کردن ئەو تۆز و خۆڵ و زریزە و حەشەرات ئەمە لەم یەکانەوە حەشەرات و زیان بەخشەکانی تێدایە ئەمەشمان هەیە کاکە لە گەرمەکە دەردەکا ئابم شێوازەمانە هەموو لە ناو ئۆگۆندا مەوجودن و زەرەدی زۆری هەیە هەروەها ئەمەشمان هەیە مەش گەنمی لەتە ئەگەر لە گەرمەکەدا بێت لە کاتی ستایلۆدا ئەم گەنمە احتیمال لێ ڕەفز وەرگێمە لێرەکانە ئەمیشانە دەکەین پاشی دەکەینەوە ئەمانەمان هەیە لێرەکانشدار هەمان شت حەشەرات و وردە بەرد و هەر شتێک لە گەرمەکەدا هەبێت دەری دەکەم ئەمانە دەردەکەم ئەمەشمان هەیە ئەمیش هەر گەنمی کرد و نیسک و زریزانە و ئاوشتانە دەردەکا پۆڵکە تۆ خەرتە لەم هەمویان دەردەکەم لێرە دەچێتە مەرحەلەیەشکەوە لەم بەرینانەدا ئەمانەمان هەیە کە جۆ دەگرێ جۆ و قەلاس و هەر پیسێکە بێ لەمانەوە دادێتە دەرەوە بە دواییش کۆتایی مەرحەلەی هەلێەوە گەرمە پاکەکە دەچێتەوە ناو ئەو قاپانە و لێشەوە دەچێتەوە ناو گەڵابەکە بۆ فەلاحەکان بۆ سایل و تەسلیمی دەکەن ئەمە دوایین مەرحەلەیە کە باسمان کرد ئەو پیسشتێکە لێ دەبێتەوە لەوانی پێشتر کە باسمان کرد ئەمە کۆتا مەرحەلەی گەنمەکەیە ئەو گەنمە پاکەیە کە ئێمە ئیشی لەسەر دەکەین ڕۆژانە بۆ فەلاحەکان بەم شێوازە دەردەچێ من نمونەی گەنمە پاکەکەیەکی
کە تەسلیمی سایلۆ دەکرێ و وەردەگیرێ لە سایلۆ. لێرە کانەداکان گەرمەمان پاکرێ ئێمە کە بۆ سایلۆ بوو دەڕۆی بۆ فەلاحەکان دەیان برد. بێزگە لەوە بە شەشکەشمان هەیە کە دەرمان دەکەین لە کاتی تۆکردندا و فەلاحەکان سوودمەند دەبن لێ بە شێوازێکی زۆر. لێرە ئێمە تەنچێمان هەیە دەرمانی تێدەکەین، دەرمانی تورکیە دەیگرینەوە لەمێدا وەکو بەرینەیە کە دەسوڕێتەوە تێیدا. ئەم دەرمانە دێتە ئێرەکانە کاتێکە گەرمەکە پاک دەکەین ئەلەوەکانە. لێرە دەرگایەکمان هەیە، ئەم دەرگایە ئاڵوگۆڕ پێ دەکەین گەرمەکە لە زیاتیەوە بچێتە ناو ئەوەکانە بێکەینە ناو ئەم کۆلەوە بۆ دەرمانکردن. لێرەکانە گەرمەکە دێتە خوارەوە لەوێش دەرمانەکەی لێدەدا یەک دەگرێ. بە ئەم بەرینەشدا دێل بەم قاپانەشدا دەڕاتە ناو ئەم کۆلەوە. ئەم کۆلەش تەرازوێشی تێدایە کە فەردەفەردی 50 کیلۆیی دەیشێشێ و تەقەڵ دروشی دەکەین بە مەشینە. دواتر یارەکە و ئیشی خۆی دەکا و ئەو دەرمانی کە باسیشمان کرد بۆ نەخۆشی شوێرووە کە نەخۆشیێکی پیسە لە گەرمەکەدا. ئەگەر زۆری تێدا بێ ئەوە گەرمەکە سەخت دەکا و جوتیارەکە یا فەلاحەکە سوودمەند نابێت، لێ زەرەدێکی زۆری بەردەکەوێت. ئایزانم دووارە سڵاوتان لێبێ لە تەوەری دووهەمی بەرنامەکەمانە دەمانەوێت قسە لەسەر یەکێک لە فتواکانی لیژنەی فتوا بکەین لە هەرێمی کوردستان کە ئەویش لەسەر وەرگرتنی موچەی نایاسایی و هەروەها دەوام نەکردن و وەرگرتنی موچە یاخود خانشینکردن و بە نایاسایی وەرگرتنی موچە بۆ قسەکردن لەسەر لایانی زیانی وەروە لایانی شەرعی و لایانی باش و خراپە و وەروەها حەڵاڵ و حرامی ئەو موچانەی کەوا ئەو کەسێ موچەکە وەردەگرێ هەمە هیچ ئەرکێک و هیچ با بڵین دەوامێک جێبەجێ ناکات، کارێک جێبەجێ ناکات تا چەندێک ئەم پارەوەری دەگرێ پێی حەڵاڵە یا خۆ دەچێتە قاڵبی چێەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە کۆمەڵێک ڕوونکردنەوەی باش لەوارەوە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد پێنجوێنیمان کردۆ سەرۆکی لیژنەی فتوا لە پارێزگای سلێمانی. کاکتۆ زۆر بەخێر بێن. زۆر سپاسانەکەم سەرکەوتوو بنیاخۆ. بەڕێز کاکتۆگەل لەوە دەست پێ بکەم دۆکمان لە ژنەی فتوا وەکو بەرزترین مەقامی فتوادان لە هەرێمی کوردستان وەروە بۆی کە کۆمەلگایە مەش کۆمەلگایەکی ئاینیە و وەروە ڕێز لە فتوا و لە بۆچوون و ڕێنمایەکانی ئەوان وەردەگرێ. یەکمان دەبێت حەدەسێک هەبێ زۆر زەڕور بوو بێ وای کردبێ کا لیژنەی فتوا بی لەوە بکاتەوە فتوا ئەم فتوایە دەرکا. ئەمێ بپرسم ئەسڵ لە ژنەی فتوا بۆچی بیری بۆم بابەتە چوو ئەوەندە بابەتێکی گرنگە یاخود ئەوەندە تەسیری لە ژیانی هاوڵاتیان کردووە لە هەرێمی کوردستان؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا سپاس و ڕێزم بۆ بەڕێستان و بۆ هەموو مستافی کەناڵەکەتان و هەروەها بۆ هەموو بیسەران و بینەرانی ئازیز لە هەر جێگە و لە شوێنەکەن. لە ڕاستیدا بە وەڵامی پرسیارەکەی بەڕێز لە دوو ڕۆوە دەمەوە لە ڕووی یەکەم بابەتێک کە پێوترێ حەڵاڵ یا حەرام ڕەوا و ناڕەوا ئێمە وەکو کەسانێک کە خەڵکێکی موسڵمانین و بڕوامان بە پەیامێکی خوایی هەیە و پەیامێکی ئاسمانی هەیە. لەو پەیامە خوایی و پەیامە ئاسمانیەدا خوای گەورە بۆ ڕوونکردینەوە حرامەکان چین و حەڵاڵەکان چین و ئەگەر خۆمان مەسەلەن زۆر جار هەیە گوێمان نەخەوێنین یا خۆ مەسەلەن ئیهمالی نەکەین دەزانین کامێ ڕەوایە و کامە ناڕەوایە و لە بینی ئەو ڕەوا و ناڕەوایانەشا کۆمەڵەشت هەن لێمان تێگەچێ هێندێک جار بە حەڵاڵ یەزانین دەبەر هاتی شوهەیەک وەڵام دەگونجێ حەڵاڵ حەرام بێ هێندێک جاری شتێکە بە حرامی دەزانین بەڵام لە ئەسڵە حەڵاڵە ئەمانە ئیشی ئیختصاسی زانایانن دەبێ ئیشی ئەوانە کە ڕوونی کەنەوە کامان حەڵاڵە و کامان حەڵاڵترەیە کامان باشە و باشتر نییە یا خراپ و خراپترە
ئەویشی ئەوانە کەوابوو ئەم بەشی ئەرکی زانیان و ئەرکێکی شەرعیە بێ پێویستە پێی هەڵسێ دووەمیشان لە ڕووی شەرعیەوانە لیژنەی فتوا بە وەڵامی پرسیارەکەی بنابێت لە هەرێمی کوردستانە هیچ بابەتێک قسەی لەسەر ناکە ئەگە نەبێتە پرسیار یا قەڵزەی خەڵک نەبێتە بابەتی خەڵک و پرسی خەڵک ئەگە خەڵک هات پرسی کرد بە لیژنەی فتوا ئەو کاتە لیژنەی فتوا لە سەوشتانە قساکە لە خۆمان و ئێمە بابەتێک لە کۆمەڵگا ببین لە ناو خەڵکا ببینی نایکێنە بابەت چونکە بەڕاستی لیژنەی فتوا سیاسەتێکی هەیە ئەویش ئەوەتانە ئەگەر نەمانتوانی ئێمە ببینە ئامڕازی خێر چاکە بۆ کۆمەڵگا نابینە ئامڕازی خوانە خواجو ڕوژاندنی یا جۆرە دروستکردنی پشێویەک یا جۆرە قەزیە دروستکردن بۆ خەڵکێک کەوی خێنن کارەساتێک ئەگەر هاتو نەتوانین چارەسەری کەین یان دەسەڵاتمان نەبێ بەسەریا دوایی کۆنتڕۆڵیکەین ئێمە بەڕاستی لەو شتانە خۆمان پاراستووە لە زۆر شتی خۆمانە پارێزین بۆی کە ئامڕازی بەردەوام ئامڕازی خێر بین بتوانین ئەگەر لە خێرەکانە لەگەڵ خەڵکە هاوبەش بین بەڵام لە شەڕەکانە هاوبەش نەبین لە خراپەکانە هاوبەش نەبین و لە هەمان کاتە ئەگەر خەڵکێک پرسیاری نەبێت لەسەر شتێ پرسیار نەکا من بۆی ناکەم بە پرسیار چونکە بەڕاستی ئیشی لیژنەی فتوا وەکومان ڕوونکردنەوەیەکە لە هەر بابەتێ لەم کوردستانی ئێمە کە قسەی لەسەرەکە ئەبێ بێتە پرسیارێک و ئارەسەکرا بە جاوە پرسیارێکی ئەیکا کێیکە ئایا تاکێک ئەیکا جەماوەرێک ئەیکا ڕێکخراوێک ئەیکا دەستگایەکی حکومی ئەیکا لایەنێکی مەسەنا حیزبی ئەیکا سیاسی هەرچی بە گرنگەوەتانێ کراوەتە پرسیارێک و ئێستا لە ناو ساحەکەدا خەڵکێک هەیە بە شوێنی ئاگەڕێ پێسی بە وەڵامێک هەیە هێندێ جارێژێ هێندێ پرسیار لەوانێ بوروژێنێ پرسیارەکە جێگەی ئەوە نەبێت کە وەڵامی بێتەوە چووکە لە پشتیەوە گونجی ئامانجێکی خراپ هەبێ زۆر جار هەیە ئێمە لەو شتانەدا حەزەرەکەین بۆ کوڕین هەنگاوەکان بە هێواشی ئەنین و دایمە توێژینەوەمان هەیە بۆ ئەو بابەتانی کێتە لامەن ئەو کەسانی کە پرسیارەکەن و ئامانجی پرسیارەکان ئایا لە ڕووی شەرعی یا لە ڕووی واقعیەوە پرسیارێکی ئاماژداری خزمەتگوزارە بە کۆمەڵگا یاخۆ پێچەوانەکەیەتی لەوانەیە بۆ بارێکی سیاسی بێ هەموو ئەمانە بەڕاستی خۆمان پاراستوە تا نەکەوینە مامەعەیەکی سیاسی یا ڕوبەڕووبوونەوە یاخۆ مەسەن جۆرێک لە حاڵاتی نەخۆڵقێنین کە ئەو حاڵەتانە نابێتە مای خێر بۆ خەڵک زۆر باشە دکتۆرگیان دەستان خۆش بێ ئێستاکە ئەو بابەتی کە بۆ تەجێگەی گفتوگۆ باس وشەیەک بەکاردێ مستەڵەحێکیان بۆ داناوەکە پێیان دەڵێن موچە بندیوارەکان یانی ئەوانەی کەوا باڵێ شایستەی داراییان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەڵام یا ئەرکەکە جێبەجێ ناکەن یاخود کۆمەڵک حاڵەتی بەگەر من لەوە دەست پێ بکەم بەشێکی زۆر لە هەرێمی کوردستان مەسەنە و پرسیارە دەکا یاخود ئەڵێ ئەو هاوڵاتیانەی ئەو فەرمانبەرانی یاخود ئەو شخصانەی لە هەرێمی کوردستان دوو موچە وەردەگرن لە هەرێمی کوردستانە لە حکوومەتی هەرێمە یەکێک لە بڕگەکانی فتواکە بە شتێکی خراپ وەروە گوناحیدانی وەگە ڕوونکردنەوە لەسەر بۆی مەقطع هەڵە نەکەین وەروە هاوڵاتیانیش لێمان تێبگەن مەبەستم هەڵە نەکەم لەو پرسیارانەی کە دامناوە مەبەستان لەوە چێ دووموچە یانی ئەگەر ڕوونکردنەیەک لەسەرەوەدان هەم وەکو سەرۆکی لەژنەی فتوا هەم وەکو زانایەکی ئاینی کە ڕەنگە هەنێک دووموچەی هەبێ ئاسایی بێت و هەنێک یەکموچ هەتا یەکموچەشە خراپە هەبێت بەڵێ لە ڕاستی ئەو بابەتانەوە زام لە لای هەموو خەڵک و جەماوە زانین زۆبێ ڕوون بێت چونکە هەمووی دەزانێت ئەوەی دووموچەی هەیە ئەوەی موچەی بندیواری هەیە ئەوەی یەکموچەی هەیە و بەڵام مەسەرەن خانەنشینە ئەوە دەگرێت بە ڕێیەکی نادەندروست ئێمە حقیقەتێک هەیە بیزانین هەمووشمان و جەماوەریش بیزانێت داهاتی ئەم وڵاتە داهاتی هەرێمی کوردستان بۆ هەموو خەڵکی هەرێمە و هەموو هاوڵاتێکی هەرێم بەشدارە لە داهاتی ئەم هەرێمەدا و هەمووی حەقی هەیە ئیسپادەی لێ بکاو سوودمەند بێ لێ بەڵام ڕێگەی دە سوودمەندبوونەکەی ئەبێ ڕێگەیەکی شەرعی بێ ناگونجێ وڵا بڵێ من مادام هاوبەشیم هەیە و لەم داهاتی ئەم هەرێمە دەچم دەیدزم دەچم دەم بەسەر یا ئەیفڕێنم دەچم چیەکەم چونکە ئەو ڕێگەی فڕاندوم دزیکردن نابێت ئەگەر ڕێگەی شەرعی بۆی بتوانم مافەکەی خۆمە بگرمەوە ئەبێ ئیلا ئەو سوودەی کە وەریەگرم لە مافی دارایی گشتی بە ڕێگەی شەرعی خۆی بێت ڕێگەی شەرعیەکانی لە شەرعی ئیسلامیە فقی ئیسلامیە بە فراوانی هێڵراوە توانێت بۆ کاروباری ئیداری و بەڕێکبردن و مەسەن عەقڵی مرۆڤەکان خۆیان و لێزانینیان بەڵام کۆمەڵی زوابیتی بۆ داناوین کە دادپەروەریە کە شۆڕاکردنە و هەروە مەسەن لە هەمان کاتە پێدانی قستە قورآن دوو مصطلحی زۆر جوانی دانا مصطلحێکی هەیە عدل مصطلحێکی ناوی قست کە هەردووکیان لە معناوە نزیکن بەڵام جیاوازەکان لەوایە کەوتە قست ئەبێ هەر کەسە بەشی خۆی بێتێ هەر کەسە بە گوێرەی هەوڵ و تێکۆشان و ماندووبوون و جوڵە و چالاکی و مەسوولیت و بە پرسیارەکەی و ئەرکەکەی خۆی شتی بینێ ئەمە لە دابەشکردنی داهاتە لە دابەشکردنی سەرمایە و وڵاتە پێویستە قستمان هەبێ
عدلەکە لە قستایە قستش کەوابوو ئەبێت زانین ئەو کەسانی کە ئێمە پۆلێنیانکەین ئەیدێن بەکیەوە چۆنی پێدێن و کامە بەشەکەیتی حەقی چەنەی هەیە و ئەم مادووبوونی ئەم لەگەڵ مادووبوونی کەسێکی ترا چەنە جیاوازی هەیە ئەمە بەڕاستی ئامێرن ئەمڕازێکی تایبەتی دەسەڵاتداری دابەشکردنی داهاتی گشتیە ئەم مصطلحە شەرعیە ئەگە بین ئێمە تۆزیفی کەین لە دابەشکردنی داهاتی وڵاتە ئەو کاتە زانین ڕێگە شەرعیەکانی پێدانی ماف بۆ خەڵک چۆنە بۆیە لێرەوە کاتێک ئێمە باسی ئەماکەین کە ئاڵین خەڵکێک هەیە دوو موچەی هەیە واتە موچەی لە وەزارەتێک لە وەزارەتێکی ترا لە گونجێم کەسە مەسەنە بۆ نمونە لە دوو وەزارەتە تەعین بێ بە دوو وەزیفەی جیاواز ئەوە بەڕاستی کارێکی ناشایستەیە چووکە لە ڕاستیە ناتوانێت ئەرکە ئەمەرکە دووکە بێک و ڕاپەڕێنێ ئەگە بە ڕۆژە داوام کە ئەبێ وتیان ئێوارە شەو داوام کە لێخۆ لە حکومەتی هەرێمیش دایرە و دەستگایەکمان نییە شەو داوامی هەبێ ئیلا هەندێک لە نەخۆشخانەکان دەستگای تایبەت نەبێ ئەمجا ئەو وەرکێ مەسەن کە بە شەو وەزیف مۆزیفەکەیکا خۆ مەسەن دابەش نەکراوە بڵۆ ئەم پارەی کە پێدا دێنتەنا لە بەیانی ساعە 8 و مەسەن دوی دوانی ڕۆیە لە چوارێتە بۆ خۆتۆ من مۆزەفی حکومەت نیت کە کارمەندی حکومەت بۆ حکومەت کەی وەزیفەکەی تەواوەکە پارەی و ڕۆژە معاشی و موچەی و ڕۆژەی پێداوە ئەمەتر کە وەدەگرێت کەوا لە بەرامبەری چی وەدەگرێت چ کردارە وەدەگرێت ئەمە یەکێک لەوانە من دەبێت ئەو کەسە خۆی بێ ویژدانی خۆی بێنتە بەر خاتە گەڕ پارێش حرامە ئەو پارێش کە مەسەن موچەیە وەرەگرم لە دوو لە حکومت لە دوو شوێن وەرەگرم جیاواز ئەرکییان ڕاپەڕێنم ئەرکییان بێ هیچە لە بەرامبەری هیچ وەرەگرم ئەمانم حرامە بێ چونکە ئەمەیان لە بەرامبەری ئیشێکراوەری ناگرم کە مادووبوونێکە کەوا قستەکەی تێدا نییە من ئەبێ ئەم موچەی کەوەرەگرن لە مقابلی قستا بەشی خۆم بێ ئەو بەشەی کە پێی مادووبووم لە پێناویا من کاتم هەتا مەسەل شەریعەتی ئیسلامی زۆر وتە بیرەکاتەوە من ئەگەر مەسەلەن جەنابەت کار ئیشی تایبەتی خۆتت هەیە کەسێکی مەسەلەن لە مەشروعەکە ئیشەکەی من هاتم چەند دقەی لە کاتی تۆم کرد ئیشەکەم پێ کردی ئەگەر تۆ بابی مەسەلەن پیاوەتی چاکە خوازیت هەبوو ئەوەڕێ بە خۆڕایی یەکەم بەڵام بۆشت هەیە بڵێ ئەو چەند سەعاتەی کە ئیبڕم ئالەم ئیشە من دوعاکەوم ئەبێ بۆم تعویز کەیتەوە بۆم هەیە من دووە تعویزکەمەوە چونکە تۆ لە کارەکەی خۆ دەخەم يعني حتى ئەوە دەمەسە بۆ نمونەکە مامۆستایەکی مدەڕیسێکی قوتابخانەیەکە تۆشی لە قوتابخانەکە مەسەلەن سەعاتێک کاتێکری نزیکەی مەحاضەرەیەکی فەوتێ ئەم مەحاضەرەیەکە فەوتاوە 20 قوتابی زەرەری دەکردووە لەم کاتە بۆی هەیە بڵێ کاکە وەڵای لەم سەعاتەمە یەکە هاتی بێ ئەو نەهەزار بی چونکە بۆ تۆ بێت تعویزی ئەو خەڵکانە بکەیتەوە کە زەرەران لێدی یعنی شەریعەتی ئیسلامی زۆر ورتبی لەما کاتۆ لە داهات و دابەشکردن و لە کات و لە پێدان و حەقەکان کە قستەکە باسەکەین ئەو کەسەی کە دوو موچەی ئاوای هەیە یا مەسەن هەیە موچەیەکی لێرە موچەیەکی لە بەغدا هەیە ئەمە یا کارمەندی هەرێم یا کارمەندی بەغدا لە هەردووکیان کارمەندە لە هەردووکیان موچە ئاخوا دەتوانین وەزیفەیەکیان ئەنجام بەیەکیان هەر بەهەدەرە ڕوا ئەگەر لە هەرێم داوا بکات لە بەغا بۆی ناکرێت ئەگەر لە بەغا داوا بکات لە هەرێم بۆی ناکرێت ئێکەوا بوو کامیانە بێ مامۆستا دەمەوێت هەنێک هەیە پاسا بەوە دێنەوە یعنی پرسیاری زۆرمان بۆ هاتووە کە باسمان لە گوتمان قسە لەسەر بابەتە دەکەین هەیە دەڵێ من لە حیزبەکەی خۆم موچە وەردەگرم ئەوە وەکو بۆ نمونە موچەیەکی حیزبیە بەڵام من لە حکومەت یەک موچەمە لە کاتێکە ئەوەی حیزبەکەشی هەردا هاتیان وڵاتەیە کۆمنتان بۆ ئەوانە چییە؟ لە ڕاستی ئەوەی کە مەسەلەن حیزب پێبداکە حیزب داهاتێکی تایبەتی خۆی هەبێت و لە داهاتی خۆی پارێ بدا بە کادرێکی خۆی کە دوای داوام ئیشی پێەکە ئەوەی من ناشینە ئەو بابەتە چونکە بابەتێکی تایبەتی خۆی حیزبیە ئێمە باسی داهاتی گشتی حکومەت دەکەین ئێمە باسی کارمەندانی حکومەت دەکەین سا حکومەت کە تووشی قەیران بووە ئێمە ئەڵێن هەر کاتێک قەیران لە وڵاتێکە قەوما ئەو نەزەریەی کە وتراوە کاتی خۆی کە مەسەلەن فکری سۆشیالیستی ئیشتراکی کە دەیگوت ئەگەر لە وڵاتەکە ئینسانەکان زۆر ببوون ئەو کاتە کە وابوو سەرچاوی داهات کەمە بێ بووە کە قەیران دروستە بێ بەڵام ئێمە وەکو ئابووری ناسانی ئیسلامی وا ناڵێن دەڵێن بابێکیان خۆی گەر کە ئینسانی دروست کردووە بەقەدر ئەوەش لە دنیادا ئەوەندەی شت داناوە بەشی ئینسان کە بەڵام کاتێک کە نودرە دروستە بێ لە داهاتە خەتای ئینسان خۆیەتی نەک خەتای گەدون بێ زەوی تێداەتی بەڵام منم کە کاتێ بەکاری هێنم خراپ دابەشم کردووە بۆ یەکە لە هەر شوێنێکە قەیران دروست بوو حتمما بگەڕێ بۆ جۆرێ لە بوونی فەساد هەر کاتە لە هەر شوێنێکە زانیت لە هەر داهاتێکی وڵاتێکە قەیران دروستە بێت دابەشکردن لە پارە لە سامان لە گەنم لە جۆ لە خواردن لە هەر پیتاکێک کە پێویستی ئینسان لە گردوونە هەیە ئەوە خەتای گردون نییە ئەوە خەتای چییە خەتای فەسادی ئینسانێکە کە لەو گردوونە ئەنجامی داوە لەو شوێنەدا ئەنجامی داوە لەو بابەتە ئەنجامی داوە بۆیە جێگرەوەی مەسەلەن نەبوونی عەدالەت جێگرەوەکەی فەسادە جێبوون دایمەن دەرهاویشتەی فەسادیش حتممە قەیران و گیران گرفتە ئێستا کە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی دارایی گەورە بووە دەبێت بپرسین بۆچی وا دروست بووە چونکە بەڕاستی لە سەرەتاوە کاتێ ئەوەی کە ئیدارەی هەرێمی کردووە لە وڵاتەیە نەهاتووە فلانێکی درێژخایانی 50 ساڵی 100 ساڵی دانێ بۆ هەرێمی کوردستان و بە گوێری ئەو داهاتێ دەستیەکەوێ پلانەکانی دابنێ و مۆزەف و کارمەند دە حکومت دابنێ و خەرجەکان تەوزیعەکە
کاتێک ئەمەی نەکردووە ئێستا کاکاتە مەسەن نزیکەی 20 ساڵە 30 ساڵە تێپەڕ نابێ بەسەریا هیچیشی شتێکی واشی ئەنجام نەداوە قەرانێکی گەورەشی بەسەراکەوتووە بۆ بەڕاستی ئەمە لە سوئی تەوزیع دابشکردنی خراپ و بەکارهێنانی خراپ و هەروەها نەبوونی پلانە دروست بووە ئەمە لێرەوە مە قساکەن لەسەر ئەماڵین کاکە کەوابوو بوونی ئەم قەیرانە حتمما دەرهاویشتەیە و فەسادەیە کە هەیە بەرپرسی یەکەم ئالەمەدا کە ئەم خەڵکی تعین کردووە دامەزانە بە دوو موچە و بە سێ موچە بەڕاستی خەڵکەکە نییە جەماوەرەکە نییە ئەوەندەی بەرپرسەکەیە بەرپرسەکان بەپرسیەکە بەسوودیەکە من خۆی بەپرسی حکوومەتە بۆ تۆ مەسەنەن هاتی لە وڵاتەیە ئەوەندە دامەزاندت نەک بە گوێرەی پلان نەبوو چونکە بەڕاستی ئەگە پلانت هەبێ دامەزاندن بە گوێرەی پلانی تایبەت و پێداویستی حکوومەت بێ ناگەینە حاڵەتێکی ئاواهی کە ئێمە مۆزەف و کارمەندەکانمان هێندە زۆر ببن بەقەدە وڵاتێکی گەورەی وەکو بەریتانیا مۆزەفمان هەبێ بەقەدە وڵاتێکی وەکو مەسەرەن عێراق بۆ هەموو ئەوی خۆیوانە قاتێک ئێمە لە ئێمە زیاتر بێ گرفتێکی تریش هەیە بەدەر لەوەی کەوا دوو موچەی هەیە هەیە یەک موچەی هەیە بەڵام دەوام ناکە ینی هەر ئەسڵەن خۆشی نازانێن دایرەکەی لەکوێیە لە شوێنێک تعین کراوە تەنها مانگانە دەچێت موچەکەی وەردەگرێت ینی ئەی ئەمانە چی ڕەنگە بڵێ من ینی ناو خەوسێک من نامەوێت بەڵام زانیاریەک هەبوو کە هاوڕێیەک پیگەیاندین ئایا مامۆستایەکی ئاینی بۆ یان چەند ساڵێک لەمە و بەر بەهۆ کارێکی سیاسی بۆ هەشتێک لە پشتەوەی بووە گوایە توێتی وەکو مویەک لە بەراز لێکیتەوە هەر چۆنێک بێ موچە لەم حکوومەتە هەرێمە لێکیتەوە دەست خۆش بێ و حەلاڵە پێت بیخۆ ڕەنگامە تۆزە تەسیری هەبوو بێ لەسەر کۆمەڵە کەس بێ ویستی خۆیان ئەسڵ نەشزانن و پارێوەری دەکردن حرامە متەسیر بوو من بەمە ئەوانەی دەوام ناکەن و موچە وەردەگرن ئەمانە حکومەکەیان ئەمانە بەسەرەن قسەدان لەسەر ئەم بابەتەکە لە فتواکە ڕاستێ بووی کە ئەو بابەتی کە مامۆستاکە پێوتی من ڕوونی کەمەوانەیە ئێمە قاعدەیەکمان هەیە پێڵەن قاعدە زەفەر من بە نەسی بە دەستیەک بخۆم گوێم لێ نەبوو ینی بۆیان پێڵەن قاعدە زەفەر قاعدە زەفەر چییە ئەگە مەسەڵەن من مافێکم لای زەلامێکە ئەو پیاوە ستەمکارە یا پیاوێکی مەسەن دەوڵەمەنە پارەیەکی منی داگیرکردوە ناماتەوە چەندین جا خەڵکم نردووە ناماتەوە یا حکوومەتە پارەی لەلا منی لەلایە و ناماتەوە یا مەسەن بۆ نمونە هەر دەستگایەکە هەر شوێنێک هەیە حەقێکی شەرعی منی لەلایە بە چەندین ڕێگەی چوومەتە بەردەستی لە ڕێگەی دۆست و خزم و کەس و خۆمەوانە دەڵم من بەرەڵە نایدەم لەم کاتیا شەرعی ئیسلامی ڕێگەی داوم بەقەدەر ئەندازەی پارەکەی خۆم ئەندازە حەقەکەی خۆم لە هەر شوێنێکەوە بۆم کرا لێ وەرگرمەوە ئەگە بە شێوازێکی بیفڕێنم ئەگە بە شێوازە بە دەستی بەسەرا بگرم ئەمە پێڵەن قاعدە زەفەر بەس ئەمە بۆ کێدانراوە مەرجی خۆی هەیە بێت و پێشەکی هەچی ڕێگەکانی وەرگرتنەوەی مافی خۆتە تاقی کرد بێتەوەوانێ و ئەو پیاوەس بیژڵێ نایدەمەوانێ تەحەدای کردبی نەک بڵێ وەڵا نیمە نەک بڵێ وەسە وەڵا کاکە بەسەر چاو بۆسە تا مانگی تر نەک بڵێ کاکە با فڵان کەس کەفیلم بێ ئەمانە ئەبێ کاتێ واتانێک کە ئەم قاعدێکە لە فیقی ئیسلامی هەیە تەوزیفەکرێ نابێ بەڕاستی بەبێ ئەمری دادگاش بێ بیکەی ئەبێت دادوەری ئەو وڵاتە ئەگەداکە بڵێ جەنابی دادوەر من چمەتە لای فڵان کەس حەقێکم لاتی ناماتەوە ئەو کاتە دادگا ژەڵێ تۆ بڕۆ مافەقی خۆ گەدەوانێ لە هەر شوێن بۆ ڕێکەوت ئەگەر لە شوێنشتی هەیە بڕۆ بیهێنا بڕۆ بەسەر لە فڵان شوێنە چۆ دەستی بەسەرا بگرێت دوایی ئێمە بۆ دیفاع لێەکەین چونکە مافی مەزلومە ئەوە شتێکە پێ بەڕاستی ئەمریکی حاکم یانی بە دادگای وڵاتی و قەزا ئاگادار بێ نا دوای بەدەست دەرەچی ئەیدە دزێکی چاگە و کاتە کاراتوانێت داوا دەسە قەیدکە بەزگە دادگا ود مشتێکی ئاوام هەیە ئەم ناماتەوە کاتە حەقی خۆ بۆ توانی وەرەگرتوێتەوە ئەو گونجە مامۆسا لە ڕوانگەی ئەوە کە ئەم خەڵکی وڵاتی هەرێمی کوردستان بە تادی کوردستان لە حکوومەتی عراقیە زەرمەند بووە و لە حکوومەتی هەرێمی شاکاتێکە هاتووەتە کایەوە نەیتوانیوە مافی ئەو خەڵکانە بگێڕێتەوە چونکە ئێمە بەڕاستی ئەبێ حەقەتە بڵێن وڵاتی هەرێمی کوردستان خەڵکێکی زۆرمان هەیە کە چەندین چار ماڵی وێران بوو ماڵی تێک چووە شوێنی لێ سوتاوە زەرری زەرمەندی زۆر بووە ئەبوایەکێ لە ئیشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بووایە ئەو خەڵکانی کە زەرمەند بوون لە وڵاتەکانی شوێن دەدەکانی خوان داگیران لە شارەشەکان وەلان راو ماڵیان ڕووخابوو چیان ڕووخابوو تعویزێکی کەمی بانایەتەوانێک وەکو دیارێک وەکو هەدیەک بریکردە ئەم تعویزدانەوە کە زەرە دەکەی بۆ بژمێرێ ئەیتوانی هەست ساڵی شتێکاتی ئەو معاشە زۆرەی بیدا بە خەڵکانێک و معاشێکی زۆریان باتێ هەست ساڵی مەجموعەیەکی مەسەن تینکدا بەخشینی پێبدانایە و مکافەیەکی پێبدانایە کێگەوامە بکردایە کۆمەڵی مەشروعی زۆر جوانمان بهێنا دەکایە مەسەن بۆ نمونە بماوتایە هەر کەسە لە لادەچێتەوە سەر لادەکەی خۆی تە دەکەی خۆی لە مەڵ خانوویەکی بۆ ئەەکەین باخەکەشی مەسەن ئەوی پێویستە درەخت و واوەدانەکەینەوانە بۆ خۆی سیستماتێکەوە داهاتەکەی بۆ خۆی بێ ئێمە مەتوانین مەسەن چەندین دیەکانی خۆمان ئاودانکەین و چەندین باخی میوەها دروستکەین لە وڵاتەیە ئەو کاتە وڵاتەکەی خۆمان دەوڵەمەنە کرد حکومەت دەگە پلانێکی ئاوای هەبووە لە باتی ئەم هەمووچە داوێتی بە خەڵک و بەردەوام قەرانی دروستکەوە بۆ خۆی ئەیتوانین ئێستاکانێت لە دوای مەسەن 10 ساڵ دوای 15 ساڵ داهاتێکی زۆری لەم هەرێمە لە ئەنواع و جۆرەها میوە دروستە کرد بۆ خۆی توانین بینێرەوە دەرەوە خۆی ئیسفادەی لێ بکە
ئێمە بەڕاستی پلانمان نەبووە خۆی سوئی تەوزیعەکە ئەمەی دروست کردووە ئەم خەڵکی کە مافی هەیە دەتوانرا حکومت مافی باتێ ئەوەی کە بە ساڵێ مامۆستا من ئەم حکومەتە حەقێک مەسەڵەن حکومەتەوەیە بۆیە کاوتۆ دیکاکە موێ لە بەراز بێتەوە کەمەچۆ وەریگرە بیکە ئەمە ئەوانە کە زەرمەند بوون زیان بند بۆ لە کوردستانە بەهۆی ئایا شەڕی ناخوو بێ بۆی پێشمەرگە و بێ بۆی چیەوە حەقێکی هەیە شتی ئیسفادە بکە بەڵام نەوتراوەتەوە ئیسفادەکردن ئەوە بێ بە شێوازێکی ناشەرعی ملیۆنێک بۆ نەفەر یا دوو نەفەر هەموو مانگێ بەبێ ئیشکەیت توانە دیارێ وەربگرە هەدیە وەربگرە شتێ وەربگرە لە حکوومەت تابقەدە ئەندازی تعویزەکەی خۆت بەڵام تۆ هەموو مانگێ ملیۆنە بەرید ئەگە مەسەن 10 ساڵ حساب بکە ئەزانین چەندەکە ئەمە بەڕاستی هەدەردانە بە هەدەردانە بۆی بێ ئەو خەڵکەش بزانێ ویژدانی خۆی بخاتەوە کار بڵێ کاکە ئەگە من حەقێکم بەسەر حکوومەتەوە هەبێ بەڵام ناچێت ناکاتە ئەوەی کە بێ ئەم حەق ڕەهابێ بەڕەهادەسی بۆ بەرم بە کورتەکەی بێ ویژدانی ئینسانە حاکم بێ ئەگە وتیان کاکە ئەوە قاسەی کابرایە ئەو قاسەی کابرایە 50 دەفتەری تایە تۆ دوو تەستەر لە لای کابرایە وتیان بڕۆسە قاسەکە بە ئارەزوی خۆ نابێ 50کەی بەری تەنها دووەکەی خۆت دەربێنە ئەبێ ئەوە ئینسان ئەبێ ئەوریا بێت لەوەیە ئەم قاعدە زەفەر ئاوان پێڵێ ئەوەی کە مامۆستا فتوای پێداوە لەسەر ئەم ئەساسە فتوای داوە تێکەوتوتی ئیسفادە بکە بەڵام ئەوی بۆ زوابیتانی خۆیەتی بەڕاستی بە زوابێتێکی ڕەها نییە ئەمە کاتێکاسە کەسێک موچە وەرگێت و دەوام نەکە ئەمە خواردنی مافی کەسێکی ترە طبعا قورآانی پیرۆز فەرمانە فەرمی ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل قورآن فەرمی ئێوە ماڵەکانی خۆتان لە نێوانی خۆتانە بە هەدەردان و بە شێوازێکی پڕوپوچ مەیخۆن واتە ئەبێ هەر کارێک کە تۆ ئیشی باڵێکی کەسێک ئەخۆیت تۆی خۆیت ئەوێ لە مقابلی حەقێکە بۆ کردو ئیشێکە بۆ کردووە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمی ئوعطوا الأجیر حقه واتە ئەگە کەسێک ئیشی بۆ کردن کرێکەی خۆی بنێ کاتێکە پێش ئەوەی عەرەقەی وشک بێتەوە کەوابوو ئوجرە لە مقابلی کرێایە مقابلی کارایە پارە لە مقابلی ئیشایە ئەگەر تۆ کارت کردبوو بۆم حکومەتە ئەتوانین پارەکە وەربگری ئەگەر نەکرد بێ لە مقابل بە خۆ بڵێ باشە پێغەمبەرەکەم فەرموویەتی ئوعطوا الأجیر حقه قورئانیش فەرمێ لە بینی خۆتانە پارە بە بەتاڵ مەخۆن ئەی من ئەمە بە چه حەقێکە خۆم ئەمە بەڕاستی ئەمە ویژدانی ئیمانی لێرەوە محاسبە دەکات لێرەوە ئەمجا دێتەوە ڕۆڵی ئیمانداری و خواناسین و دینداریمان دەرەکەوێ کە چەنە من دیندار بووم وەچەنە وەرعم هەیە وەچەنە بۆ خواناسینەکەم ئەوێ تەطبیقات مهم بێ وێ زۆر جار هەیە بەڕاستی لە مەسەلەی پارە و مەسەلەی سامانە یا لە مەسەلەی وەرگرتنی شتی دنیاییە زۆر جار هەیە ئیمانمان لەبیرە چێت و خواشمان لەبیرە چێتەوە نەعوذ بالله جاری وا هەیە تەنها بەس بیر لە چێکەینەوە دەستم کەوێ دڵنیاش بەلەوەی هەر کاتێک خۆی طبیعەتی واتانێ خەڵکێکی هەیە لەوانەیە مەعاشێکی زۆر وەرەگرێ بەڵام سێدێکا بەشی ناکە بۆ چونکە ئەم معاشە بە حەڵاڵی نایەتە دەستیەوانێ بەڵام حەڵالێکی کەم وەرگرە بری ئەو حرامە زۆراکەوێ زۆر جار هەیە تاقیکەرەوانێ خۆوە تاقیکەرەوە یعنی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ نمونەی بۆ پیاوێکێنێتەوە کاتێک کە ئەڵێ پیاوێکە بوو لە سەردەمی ئێوە ئەو کاتە 5 درهم یا 5 دیناری ئەو کاتە موچەی بۆ لای کارمەندی لای پیاوێک هاشتاکوای گوتی پێشەوە زانای بەڕێز و زەمان مۆسای عەزیز من دکتۆر بە یارمەتیت پێم وا بێ دێمەوە خزمەتت وەرزێکی باڵا لە شاری هەولێر لە بچوتنەوەی گۆڕان سەردانی سەرداری ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستانیان کردو لە بارگای تایبەتی خۆی لە ئاستی باڵا دەیانەوەیە بچنە لای ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان دیارە ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان لە مەکتەبی ئەبیر لە شاری هەولێر لەگەڵ هاوڕێ لە ستاف و برایان لە مەکتەبی ئەمیر پێشوازی لە وەردێکی باڵای لە بزوتنەوەی گۆڕان کردووە کەوا لە شاری هەولێر سەردانیان کردووە کەوا لە وێنەکانە دەردەکەوێت بەڕێز عومەری سەیدعەلی دیارە سەردانی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کردووە وەکو ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە شاری هەولێر لە مەکتەبی ئەمیر دیارە کۆ دەبنەوە وام کۆبوونەوانەش بە شێوازێکی ئاسایی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کوردستاندا هەبووە وەروە عیلاقەیەکی باش لە نێوان هەردوو لای هەبووە و دیارە بارەدۆخی سیاسیش لە هەرێمی کوردستان ئێستاکە وای کردووە کە بەشێک لە لایەنەکان سەردانی یەکتر دەکەن بەڵێ دیارە پێشوازیکردن لە وەفدەکەی بزوتنەوەی گۆڕان لەلایەن ئەنجومەنی سیاسی وەروە بەشێکی دامانی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە پێشوازی لێکرا لە مەکتەبی ئەمیر لە شاری هەولێر بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر و هەروەها ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بەڕێز عومەری سەیدعەلی کۆبوونەوەیەکە ئەنجام دەدرێت و ئێستا کەش لە شاری هەولێر
وڵی ئازان هاتینەوە لاتان دیارەوە لەوەک ئاماژەمان پێکرد سەردانکردنی وەفدی بەڵێ بەڵێ ئایزان کاکتۆر ببوورە من دەمەوێت لەسەر درێژەی قسەکان ئاماژەیەکی زۆر جوان و باشت بە بابەتەکە کرد دیسان گرفتێکی تر هەیە وەک باسمان کرد کابرا موچە وەردەگرێت دەوام ناکا بەڵام ئێستا هەیە موبەڕیر دێنێتەوە دەڵێ من خاننشینم بۆیە دەوام ناکەم موچە وەردەکەم بەڵام گرفتەکە لێرەدایە خانشینەکەی بەنایاسایی کردواتە هیچ ئەرکێکی نەبووە بۆ نمونە بە هەر پلەیەک کە خانشین کراوە خۆی ڕۆڵ ئەو ڕۆڵی ئەو خانشین نەگیری دیسان ئەمەش گرفتێکی ترە لەو بارەیە بەڵێ قسەکەی پێشتم تەواو نەکرد بێشەوە شافعی ڕەحمەتی خوا لێوە پیاوە کە هاوە لاوتی موچەکە من 5 درهەمە یان 5 دینارە بەڵام ماگانە بەشم ناکا پێشەوە شافعی وتی بڕۆ بەلای خاوەنەکە بڵێ بۆ کا بە 4 کارە بەلایەوە عەجیب بوو جوتی بۆم کە بە 4 هاتەوە دیسان وتی وەڵام قوربان بەشم ناکا وتی بڕۆ پێم بۆ کا بە 3 دوای کە کردی بە 3 دەسێکە کابرا سێرەکە بە 3 دینارەکە وەزعی باشە ڕابڕێەوە شو لای مام شافعی وتی وەڵا پێشەوە بەڕاستی زۆر باش و ئێستا ستێکە بەسمەکە تی دێکا بۆ ئەو دوێ حرام بوو حەڵاڵەکەی کە بەشێکەکەی تۆ سێ حەقی خۆت دوی زیاد بوو بۆیە کە دایم بەردەوام بە شڕاتە کرد حەڵاڵەکەشی تێکدا بوو ئێستا حەقی تۆ 3 دینارەکەیە ئەم قسەی مام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ لەو سەردەمەی خۆیان زۆر خیتابێکی زۆر جوانە بوو ئەمڕۆی ئێمە زۆر جار هەیە موچەکانمان زۆرە بەڵام بەشمان ناکە هەر هەڵپەشمانە بۆی زیادی کەین بۆ چووکە دیارە بپرسین بۆ بەشمان ناکە بەشێکی زۆری لەوانەیە یا لە خراپ سەرفکردنی ئێمەیە یا لەوانەیە حەقی خۆمان نەبێ بۆیە کە حەقی خۆمان نییە بەردەوام باجی لەسەر دێن پێمان دووەبین بەڕاستی هەر کاتێ تۆ حەقی خۆ وەگری لە مقابلی ئیشتا وەرگت پێت توانابوون بەندبوونی خۆتا بێ کاتێ ئێشی خۆش و ئەو خواردنشی کە پێکڕی دەرونی ساحەتی پێەکە
بەڵام وڵی پێچەوانەکەی گەخوا نەخواست بە حرامە پەیامان کرد بێ چەند دەشتی پێجوانی پێکردین بەڵام دڵمە ئاسوودە ناکە دەروونمە ئاسوودە ناکە خۆمان بەردەوام پێیمان دوین ئەمە لای ئەو برابەڕێزەی مەسەن کە باسێکە بە خانشینێکی ناشەرعی بەڕاستی خانشین بۆ من هەر بە هەمان شێوەگرتنیم پارە و سامانێکە لە مقابلی هیچ شەرعان دروست نییە ئەمە خواردین بەتاڵە چونکە بێ پیاوە بەخۆی بڵێ کارێک خانش کراوە بە مەسەن بۆ نمونە بەریوە بە مەدیر عامێک نازانم بە بەڕێوەرێکی پێشکەوتوو من بەڕاستی زۆر جار هەیە من ینی خۆ بۆ خۆم مامۆسای زانکۆم شارەی دوکتۆرام هەبوو کارمەند هەبووە کە لەوانەیە کە داوامی نەکردەوە کاتێک کە ماوەی نەقلانکردن وەسە دایرەکان کارمەندێکم بینی خۆم گادە بەڕێوەی دەستگایە بووم هاتە بەردەم موچەکەی لە من زیاتر بوو کاتێک کە تەنها خەریجی شەشی عەدادیە بوو من بە دوکتۆرایەکەوە ناگەشمە معاشەکەی ئەو باشە ئەمە ینی بە خۆم وی بەسە ئەمە هیچ شادەیەکی نییە من موچەکەیەتی باشادەکەی شەشی عەدادیەیە منیش چەند ساڵ ماندوو بووم و هەروە مامۆز ڕۆژان دەست ئەڵێم و ئیدارێ بەیانی دێم هەشت و هەتاکو دوی دوانی ڕوو و سێش لێرە ئەمێنمەوانێ موچەکەی من ناگاتە موچێ ئەو ئەمە بەڕاستی ئەلێرەوە سەرەکەی چەدادەتێکە چەنە قورسە کە دەستێکی ئەو بەبڕێ بە پلێک هاتووە لای ئێمە وتم دێ باشە کەوابوو زۆر خەبیرە تمە نێرمە هۆبێ وتی وەڵی قوربان من هیچ نازانم لە دایرە دەستگا تا ئێستا هیچ شوێنە داوام نەکردووە کەچی پلەیەکی بەرزیشی هەیە بەڕێوەبەری پێشکەوتوو کاتێکەکە هیچی نەکردووە لەبوو خۆی ئەمە هەر بۆ خۆی پرسێتی وەڵامی نایە خۆی ناتوانین بۆ هەر لە ڕۆژ شەرعیەوە خۆی واقعەکە بۆ خۆی پێ دەڵێ کە ئەمە درۆیە کاوو وەرگرتیە موچێش حرامە چونکە تۆ هیچت نەکردووە پلەیەکی گەورە پێدراوە پێش مامۆستایەکی زانکۆ کۆتووی لە ڕووی ڕات بکەتەوە هیچ کارێکیش ئەنجام نازانی عریزەیەک بنووسی لە دایرەیەکە کتابێکی ڕسمی گاریێڕی بکەی کەگە بەڕێوەبەری پێشکەوتووە سەبێت زۆر شارەزابێت لە نووسین پرۆسی ئیداری بەڕێوەبەر بە پێ فتواکەی لیژنەی فتوا ئەم جۆرە لە خانشینیانە پارەکەیان حرامە و وەک نووسراوە دەشێتە قاڵبی دزیکردن لە سامانی گشتی بەڵێ خورمان و فتواکە دراوچوو کە بەڕاستی ئەوەی کە پێم وتی بۆ شێوازەیە کاتێ ئەم بە پلەیەک داین کراوە خانشین کراوە کە ئەو پلە ڕۆژێ نەیدیوە کاریتیانە کردووە وەزیفەی نەبووە ئێستا پرسیارێکی ترێتەکایە ڕەنگە هاوڵاتیەک ڕەنگە کەسێک لێرە گوێ لە ئێمە بێت تا ئێستا و موچەی وەرگرت بێت و پێی وا بێت حەقێکی خۆی بۆ یا ئەخۆ وەکو هەر کە هاوڵاتێکی تر سوودمەند بێت لەم حکوومەتی هەرێمە ئێستا دەزانەیە بە پێی فتواکەی بەڕێستان کەوا فتوایەکی شەرعی و لەسەر بنەمای ئەخلاقی و یاسایی دراوە وەک لەسەر بنەما پیرۆزەکانی ئابووری ئیسلامی دراوە بزانێ ئەو پارەکەی حرامە پێم فتوا ئێوە پێ ڕێنماییتانە بشێ بۆی یعنی بچی بکە من لە ڕاستیە ئەو بڕێزانە ئارزیانەکەم لە ئێستەوە توانن بۆی کە خۆی و هەروەها ئۆباڵی خۆی لە ئەستۆی خۆی پاکاتەوە چونکە یەکەم جارە من ئەوتمە تاوانباری یەکەم بەرپرسەکانە بەڕاستی کە کاتێکا گونجەی لە ڕێ دواستەیەکەوە لە ڕێگەی حیزبەوە لە ڕێگەی سیاسەتی سیاسەتمەدارێکەوە لە ڕێگەی بەرپرسێک کەچۆتە دەستگای حکوومەتەوە ئەمیشەی بۆ کراوە ئەمیشەوە بە شەرعی زانیوە چونکە لەبەرەوەی حکوومەت بەڕسمی بۆی کردووە بۆیە ئەم تاوانی ئەم ئینسانن کەمترە لە تاوانی کەسێگەر هات و خۆی بە زۆر کردبێتی و حوبەتزی حکوومەتەوە کردبێتی یا بە شێوازێکی بۆ کردبێکە حکوومەتی خەڵەتان دەبێت چونکە شێواز ئەوان جۆری هەیە کابراکە ئیشەکەی کردووە حکوومەتی خەڵەتاندووە خۆی بە شتێک ناوزەر کردووە نازنایی ناساندووە کە ئەوە وەسفەی نەبووە بەڵام فێڵ و تەزویری تیا کردووە ئەوە تاوانەکەی گەورەیە بەڵام ئەمەی کە شتێکی حکوومەت بۆی کردووە بە ڕسمی لە ڕێگەی واستێک و بۆی کردووە تاوانەکەی بەقەدە تاوانی بەڵام بەرپرسی یەکەمیان ئەو بەرپرسە گەورانە بوون کەمیشیان بۆ کردووە کە زانیویانە حەقیشی نیە وەڵام حەقەکەیشیان پێداوە ئەوە تاوانی دوومەچەوە سەرشانی ئەم ئێستاکانە کە ئەزانە حرامە پێ وتراوە کاکە ناشەرعیە بکە لە ئێستا بێ بڕیار بدا ئێستا بچێ بڵێ کاکە من ئەم معاشەی تر نامەوێ ئەوە قەتعیەکەم وازی لێ هێرم ئەو کاتە ئەمەی پاکردنەوەی ئۆباڵ و ئەستۆی خۆیەتی لەو تاوانی کە تا ئێسەکانە مەسەن بەسەر یاسەپێنراوە ئەم تاوانە تاوانێکی مەسەن کوڵی خراپەیەکی دوو هاوبەشە تەنها خۆی نییە بە تەنها خۆی تاوانەکە و کوڵێن جەماوەرە بەڵام لەگەڵەوەش بەرپرسی یەکەم و هەرە گەورە بەڕاستی مەسئولەکانن ئەو کاسێک کە حکومەت و کاریگەری حکومەتی بەدەستەوە بەرپرسی چاکسازیکردن و وەروە جێبەجێکردنی ئەم فتوایەش دەستگاکانی حکومەت خۆیەکانی حکومەتیان هەبووە هیچ هەوڵیان داوە مەسەلا وڵڵی هیجاب منەتیان هەیە حکومەتیان هیچ هەیە شتێک من وەکو خودی خۆم لەوانەیە لە حەڤەی شوباتەوە لە مۆزوعەیە لە زۆر لە بەرپرسانی یەکەمی ئەم وڵاتەمان دیبە لە چەندین وێزگەیە کە وعدیشیان پێداوین چاکسازی بکە وبالفعل ئەمانەی کە ئێستا باسێکن بە خەڵکی وەشتێ لەوە قۆدەستریش بە ڕاستەوخۆ بە سەرۆکی و بە بەرپرسی ئەم هەرێمە ماوتووە لە نزیکەوە پێش ماوتووە
کەوتومانە سامانی ئەم وڵاتی ئێمە چی بەسەر هاتووە هەموو ئەو حاڵەتانەی کە ئێستا خەڵک لە فەیسبووک ئەڵێ ئەمە بەڕاستی ناتوانین لە ئەعلامێنی ڕاستەوخۆ ئەوە بە ڕووی خۆی و پێماوتووە کە ئەوە هەمی دەستی ئێوەیە تۆ ئێوە تاوانباریەکە من تێیدا ئەبێ چاکیکەن وعدیشیان دابوو چاکیکەن بەڵام هیچیان بۆ نەکرا لەبەر بۆچی ناکرێ بەڕاستی من پێم وایە ئەم بابەتە پێویستی یەکەمیان بە جورئەتێکی سیاسی و جورئەتێکی مەسەن ئیداری بەهێز هەیە کە ئەو کەسێ ئەویشاکات ترسی نەبێت لەوەی کە جەماوەری حیزبەکەی داعبەزێ یا مەسەنەن کە ئەوانەی کە تەعینی کردوون لەسەر حیزبەکە وادە حیزبەکەی هەن و تووڕابن لە پێناوی خزمەتکردن بە جەماوەر و وڵاتەکەی و دەرکردنی لە قەیرانی ئەبێ بڕیارە ئازادیە با دان هەزار کەس گلەی لە حیزبەکەی بکەن چونکە ئێستا بەڕاستی کە ناوێت دەستی لێ باچوو کە ئەمانە هەمویان کارگەڕی حیزبن کارمەندی حیزبن کاتێک ئەگەر بێت لە حکومەت دەریان کە مەسەڵەن معاشەکان لێ بچنەوە بیبڕێ 10,000 کەس 2,000 کەس 3,000 لەوان 10,000 کەسی لێ ئەتۆرێ ئەمانە کە ئەتۆرێن کە تا ئێستا زەمانەتی کردوون بۆ خۆی قورسە لەسەری بۆیە ئەمە بەڕاستی پێویستی بە بڕیارێکی سیاسی گەورە هەیە لە بەرپرسە گەورەکانەوە کە خۆیان سەر بە هەموو حیزبەکانن ئەوە یەکێکە لە ئیشە گەورەکانیان ئەگە ئەم جورئەتە سیاسیە هەبێ و ئەم ئازایەتیە هەبێ ئەوە ئەتوانێت چاکسازی بەباشی بکرێ ئەگەر نەبێ بەڕاستی هەرکو ئێستا دیزە بە دەرخۆ ناکرێ ئێمە بەڕاستی ئێستا من پێم وایە لە هەرێمی کوردستانە لە باتیەوەی بێن ئەمانە واز ببڕن یان موچی ئەوانەی کە ماندوو ئەبن لەوان کەمەکەنەوە یانی بە کوتەکەی هاوشانکردنی ئەوەی کارەکە و کارناکە و کوێستێدی کراوە یعنی وکووا لە تو مەسەلەن کەسێ بینی لە شوێنێکا لە دەستگایەکە تەوزیفە کردبێ دە کەسیان بە ئیشەکەی خۆیان وەکو پێوانتراوە کردوێتی بەڵام پێنجیشان بەخۆیان بەس پاڵیان داوەتەوە خەوتون بەڵام لە موچاوەکو یەکستانیان کە ئەمە گوناه بەڵاستی زوڵمە ئەمە لە هەرێمی کوردستانە ئێستەکانە موچەی خەڵکیش ئاوا بە زوڵم چارەسەرەکرێ کە زوڵمێکی ترە لە کارمەدان حکومەت تا زوڵم بە زوڵم چارەسەرکە هەر قەیران لەسەر قەیران بارەکە لەسەر خۆی بۆیە ئەبێ بەڕاستی زوڵمەکان بە عەدل چارەسەرکە ئەبێ زوڵمەکان بە قسط چارەسەرکە بێ بەشەکان گردە بۆ خاوەن بەشەکان و ئەوەیشی کە خاوەن بەشنی بەشی لێ بسەنێتەوە ئەمە بەڕاستی چارەسەرە نەک بە پێچەوانی ئێستا کە من هەستی پێکەین ئێمەی موچەخۆرێک کە مەسەن بەردەواممان کرد و بەردەوام لە کاری حکومەتان و ئیشی وەزیفەی خۆمان ڕۆژانە جێبەجێەکەین بەڵام منێک لەگەڵ کەسێکە کە لە ماڵ دانیشتووی هیچ وەزیفەیە ناکە موچەکەمان و کوێک بێت لی ببڕێ تا بۆمە سزادانی بەڕاستی ئێمە لە هەمان کاتیشا زوڵمکردنیکی ترە بۆ یەکە من ئەگەر زەحمەتە باشی مەکە با خراپ نەبێت حکومەت هێرەمیش هەموو شتێک بۆی باش خراپترێک ناتجووکە لەبەر زوڵ بزڵم بە زوڵم چارەسەرەکە یعنی خۆی زوڵمەکە پێشتر کردوێتی ئێستا ئەوێت چارەسەرێکا بە زوڵمێکی ترێکا دەیدای من زوڵم دروستەکاتەوە ستەم بەرهەمەهێنێ دکتۆر گیان زۆر سپاس پرسیار زۆر مابووم بابەتە قسە زۆرە لە گرێسپازەوە دەرفەتەی لەگەڵ ئێمە بووی چکە کاتمان نەماوە سپاس دەکەین بۆ ئامادەبوونت لە سۆدیۆ سپاسی بەڕێستانەکەم بینەرانی ئازیز سپاس بۆی وەشتام کاتە بینەرمان بوون سپاس بەخوا بە هاوکاری هاوکارانم توانیمان بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژ پێشکەش بکەین و سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد پێنجونی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی کەوا لەم تەوەرەیە لەگەڵمان بوون بەم شێوە هاتینە کۆتایی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژ بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ